ئەم هاوڵاتیە کە خاوەن ئۆتۆمبیلی بێسەرەتایە ئەو لەگەڵ ئەو بڕیارەدایە کە دەرچووە بۆ گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کەسانەی کە ئۆتۆمبیلی جامڕەش و بێسەرەتا و چەکی بێمۆڵەت بەکاردێنن، بەڵام لەگەڵەوەشدا خوازیارە بڕیارەکە بە جۆرێک بێت کە ڕێکارێکی یاسایی گونجاو بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەو کەسانی ئەو ئۆتۆمبیلانەیان هەیە تووشی زەرەری مادی نەبن. ئەم قەرارە خاڵی بەهێزی زۆرتیایە بۆ پاراستنی ئەمنیەت لەبەرەوەی ئەم سارانە بێسەرەتان چەکی بێمەوەڵەت ئەمە دیاردەیەکی ناشارەسانیە و ئۆتۆمبیلی جامڕەش بێگومان یەکێکە لە بڕیارە باشەکان و من لێرە دەستخۆشی لێ یەکەم وەکو بڕیارەکە و هەمووشمان پێوی پابەندین، بەڵام وەکو سارە بێسەرەتاکان داوایەکمان لە جێگیری سەرۆکی حکوومەت هەیە وەگیلانی پەیوەندیدار و لێژنەی ئەمنی سلێمانی هەیە کە ئێمە بە هەموو شوێک پابەندین، سارەکان ناینە سەر شەقامەکان و هیچ جوڵەیەک بەم سارانە ناکرێ تا ئەو کاتە ئێمە چاوەڕێی قەرارێکین کە بۆمان دەربچێت. قەرارێکی زۆر ڕاشە، من لەگەڵ کاملی بڕیارەکەیان باشە، بەڵام لێرە ئەباتوانین بانی قەوسێک بە خۆمان بین بڵین ئەم سیارایانە کە داخڵ بووە، ئەم سیارانە تازە داخڵ بووە هاتوون چۆنێتی هاتنیان زۆر زەحمەت بووە، ئەم خەڵکە هەمووی کڕیوێتی کۆمەڵێک خەڵکی لە ناوخۆیتیایە لە ئاسایشە پۆلیسە هاتو چۆیە هەمووی کڕیوێتی خەڵکی فەقیر و هەژار کوڕە شەهید ماڵە ئەنفال خەڵکی دەوڵەمەند ئەم سیارانە ناکڕێت. باشە تازەوەکو داخڵ بووە هاتووە با حکومت میکانیزمێکی تازە بگرێتە بەروەکو ئەم سیارانەی کە لە ئەمریکا و لە دووبەیەوەیەن. ئەفسەرێکی بەشی ڕاگەیاندن لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی دەڵێت هەر کەسێک ئۆتۆمبیلی بێسەرەتا و جامڕەش و تابلۆی نایاسایی بەکاربهێنێت جگە لەوەی دەست بەسەر ئۆتۆمبیلەکەیدا دەگیرێت بە بڕی 1 ملیۆن دیناریش سزا دەدرێت. ڕێنمایی ژمارە 7 ساڵی 2016 هەر ئۆتۆمبیلێک جامی ئۆتۆمبیلەکەی ڕەش کردی بە بڕی ملیۆنە دینار سزایەتی. ئەگەر ئۆتۆمبیلەکە سەرەتای نەبێ واتە تۆمارکراو نەبێ لە یەکێک لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆی هەرێمی کوردستاندا بڕی ملیۆنە دینار سزایەتی. ئەگەر هاتو تابلۆی ئۆتۆمبیلەکەی دەستکاری کردبوو یا تەزویری کردبوو یا تابلۆی ئۆتۆمبیلەکەی لێ کردبووەوە تابلۆیەکی تری پێوە کردبوو بڕی ملیۆنە دینار سزایەتی. لە ڕۆژی 18 ئەم مانگا لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان 1 هەفتە مۆڵەت درایە ئەو کەسانەی کە ئۆتۆمبیلی جامڕەش و بێسەرەتا و چەکی بێمۆڵەتیان پێیە. ڕۆژی 25 ئەم مانگا ئەو وادەیە کۆتایی دێت و بڕیارە لەلایەن هێزە ئەمنیەکان و کارمەندانی هاتوچۆ جێبەجێ بکرێت. ڕێکاری یاسایی توندیش بەرامبەر ئەو کەسانە دەگیرێتە بەر و ڕوبەڕووی سزایی یاسایی دەکرێنەوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.